نشكر مؤسسة مام. سوپاسی دەستگای مرۆیی مام دەکەین کە هاوکاری پزیشکی گەیاندوێتە ناحیەی گوڵاڵە. گەیاندنی ئەم هاوکاریانە گوزارش لە هەستکردنی ئەو دەستگایە دەکات لە بەرپرسیارەتی بەرامبەر بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە ناحیەکەماندا. ئەم هاوکاریەی دەستگای مرۆیی مام دەبێتە پاڵنەرێک بۆ فراوانکردن و چڕکردنەوەی هەوڵەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە. للوقوف تجاه هذا المرض. شكرا جزيلا لمن كل يساعد هذا المرض. نشكر مؤسسة مام الإنسانية لمتابعتها نواقص واحتياج. سوپاسی دەستگای مرۆیی مام دەکەین کە هەستی بە کەموکوڕیەکانی نەخۆشخانەی خانەقینی تایبەت بە کۆرۆنا کردووە. ئەمەش دووەم جارە و دامەزراوە بەڕێزە بە بەخشینی ئامێری پزیشکی و ماسک و کەلوپەری خۆپارێزی لە کۆرۆنا هاوکاریمان دەکات. ئێمە ئەو پەڕی ڕێز و پێزانینمان هەیە بۆ ئەو هاوکاریانە و پشت بەخوا هەموو هەوڵەکانمان تەرخانەکەین بۆ خزمەتکردنی خەڵکی خانەقین. جارێکی تر سوپاسی دەستگای مرۆیی مام دەکەین. كل الجهد لمساعدة أهل خانقين. شكرا جزيلا مرة أخرى لمؤسسة مام الإنسانية.